بە ئامادەبوونی چەندین شاعیر و نووسەری گەرمیان لە کتێبخانەی گشتی کەلار کتێبی ژیاننامەی بەشێک لە شاعیرانی گەرمیان لەلایەن مامۆستا سەردار ستارتی لە کۆیەوە ناسێنرا. بەناوی خی گەورە سپاس بەخوای پەروەردگار کە ئەمڕۆ ناساندنی کتێبێکم کە بەرهەمی 12 ساڵی تەمەنمە کە ئاویش پێکاتە لە ژیاننامەی 111 لە شاعیرانی گەرمیان بەشێک لە ژیاننامەی شاعیرانی گەرمیان. سپاس بۆ خی گەورە توانیم بەشێک لە ژیانی ئەو شاعیرانە بپارێزم لە ونبوون بۆ ئەوەی کەوا ببێتە ئەزمونێک بۆ شاعیرانی تر و هاندانێک بێ بۆ شاعیران زیاتر گرنگی بە بەرهەمە شعرەکانیان. کتێبەکە باس لە ژیاننامەی 111 شاعیری ناوچەکە دەکات کە لە ژیان داماون و مەبەستی نووسەر لە کتێبەکەی ناساندن و خزمەتکردنە بەو شاعیرانە. لای خۆشیەوە مامۆستا مەلا جاسم کەلاری کە پێشەکی کتێبەکەی نووسیوە باس لەوە دەکات کە شیعر و نووسین کللتور دەپارێزێت و بەوازهێنان لی کۆمەڵگە بەرەوداوە دەچێت. ڕەحمەت لەسەر ئەو هەم لەسەر ئەو جەمعی ئال و سەحب و یارانە هەتا ئاگر گڕێنی شۆڕشی تەبع و خرۆشی دڵ کزە و سۆزەی نەسیمی سوبح و ئێوارەی بەهارانە. بەناوی خۆی گەورە مێرەبان لە هۆڵی کتێبخانەی گشتی لە کەلار ئامادە بووین لە ناساندنی کتێبی مامۆستا سەردار کە کۆمەڵێک شاعری سنووری گەرمیانی کۆ کردوێتەوە و مقابلەی لەگەڵ کردوون. وڵی کۆکردنەوەی کللتوری کۆمەلگا چ شعر بێ چ نووسین چه هەر لایەنێکی تر لایەنەکان بێ یەکێکە لە ئەمانەتەخوایەکان لەناو کۆمەلگایە واز لێهێنانی مردنی سەقافەتی ئەو مجتەمەعەیە ئەو کۆمەلگا بەرەودوا ئەچێت کاتێکەوە کللتوری ناپارێزرێ. کتێبی ژیاننامەی بەشێک لە شاعیرانی گەرمیان لە 330 لا پەڕەپێک هاتووە و 1000 دانەی لێ چاپ کراوە. واش بڕیارە کە 2 بەرگیتر لە کتێبەکە بە چاپ بگەێنرێت. یەکێک لە شاعیرە دیار و دێرینەکانی سنوورەکە کە لە کتێبەکەدا باس لە ژیاننامەکەی کراوە باس لەوە دەکات کە پێویستە زیاتر گرنگی بەم جۆرە کتێبانە بدرێت. وەڵا قوربان دەستخۆشکەری لە مامۆستا سەردارێکم لەبەرەوەی لە ڕاستیا سەبری عەجایبیەوە چەند ساڵێکی خەریکە من نەچووە قڵمە بەخوا بۆی تەواو بێ بەڵام ئەمەنە سەبری بوو تەواوی کردەوە بەرهەمەکەش ماوەڵ وتە یاخوا دەستی خۆش و خۆشم یەکێکم لەو کەسانە کە شتێکی منی شیواتیا و سپاسێکم ئەو خەڵکە بەڕێزێش کە هاتووە عەزیێتان کێشاو پێم جوان و لە ڕاستیا وەڵا زۆر گرنگە تۆ نەچیوە دەمیوە جوان یعنی هاوکاری نیت. ئێمە وەختی خۆی بۆ نووسازی 111 کەس ئەم 111 کەس چوین وە دەمیوە و 111 جاری تریش باغمان کا بۆم شتانە ئامادەیەمانەتێ لە خزمەتی. ئەم بەرهەمە لە دوای کتێبی کڵپەی ناخ دووهەمین بەرهەمی سەردارتی لە کۆییە کە لە ماوەی ڕابردوودا بە چاپی گەیاندووە و خستوێتە بەردەم خوێنەران تاکو خزمەت بە شیعر و ئەدەبیات و شاعیران و نووسەرانی ناوچەکە بکات. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.